سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵتان نابم. بەرنامەی ئەم جارەمان تایبەت دەکەین بە حاڵ و گوزەرانی کەمەندامان لە وەرزی زستاندا. دەپرسین کەمەندامان لە ئێستای وەرز و گوزەرانیان چۆنە، ئەو یاسایانەی کە حکوومەت باسی چاکسازی ئەکات تا چەند حسابات بۆ خەڵکی کەمەندام و فەقیر کراوە. بۆ وەرزی زستان و سەرما و سۆڵە کەمەندامان ئەبێت چی بکەن؟ ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی دڕاوتان بۆ هات بەتانێلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عەرزدانیش وڵاگە کەرتی تایبەت و کۆمەڵێ دەوڵەمەند و بازرگانی سلێمانی ماڵیاداوا بە هاوکاری ما بوو وەکو خێرخوازە شەرمە بۆ حکومەت کە دەست با بۆ 3300 نەرکەبیا بە کەمەندامێ تازە مانگی نوێیان وەرگردووە موچەکەیان من كل معاش وەرگرم ئەبێ بێم بە دەرسی دەرما بۆ خۆم بۆ عیلاج نەوتمان نییە لە ماڵمان بەرمیلەکەمان بەتاڵە و داوا لە حکوومەتەکەی هاوکاریمان بکات شەرمە حکوومەت کە بچێت دەست بقاتە موچەی کەمەندام و چاکسازی بکات لە موچەی کەمەندامە. ترسمان هەیە لەوەی کە ئەم چاکسازیە بەرەوکی کەمەندامان بگرێتەوانێ و موچەکانیان ببڕێت. سەرۆکێکمان نییە نەجێ نەدەمی نە جاوی نە هێزی. گوزەرانی کەمەندامان هەر هەموو کاتی هەر خراپبووە بە ئێستا و بەڕابردەوە هەر کەمەندامان لە نەهامەتیا بوون. نمونەتان لایە کە خەڵکێکی کەمەندان بێت وەزعێکی زۆر خراپیە بێت لە ئێستا بە سەدان نمونە و ئێستا کاکسامان زۆر نمونەی پیشانیانەوە هەموو واقعیشانی کەمەندام هەمووی ئەوەیە. ئێستا کەمەندان بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆ ناتوانێت ئەوە بانی جەستەی کەمەندامیە بەس چی ئەەکەن بۆ بژێوی ژیانتان؟ بژێوی ژیانمان وەڵی تر هەر ئەوەی کە بتوانێت کەسابەت تێ بکات وەشی کە نەتوانێت چاوەڕوانی ئەو 150,000 کە حکوومەتی هەرێمەیەتێ و بە هەوڵ و مادووبوونی خێرخوازانە. حکوومەتی هەرێم باسی یاسای چاکسازیەکە وەکو بینیوان لە پێشتر موچەی بڕێکی زۆر لە کەمەندامان بڕە. ئایا چاکسازی لە موچەی کەمەندامەوە تو دەست پێکات یاخود لە موچەی پلە باڵاکان و 8 ملیۆنی و 10 ملیۆنیەوە دەست پێ؟ لە موچەی پلە باڵاکانەوە گە دەستیش پێکات تاسیرێکی وای نابێت کابرا 8 ملیۆنی هەیە 2 ملیۆنی دەبکاتەوە ئەبێ بە 6 ملیۆن تاسیرێکی وا ناگا بەڵام 150,000 کەمەندام ئەگەر تۆ دابەشی سی ڕۆژەکەی بکەی ڕۆژی 3300 نارەکە شەرمە بۆ حکوومەت کە دەست با بۆ 3300 نەرکەبیا بە کەمەندامێک. وڵی وەزعی کەمەندامان تاڵی خراپە لەبەر ئەوەی ئەو موچەیە هەنێک ماڵ هەیە ئەو موچەیە بەشی ژیانیان ناکات. بۆ نمونە کەسێکەیە کە من ئەیناسم کرێت چیە مناڵێکیشە لە دەماغی هەیە پیاوەکە هەر نەخۆشە ئیتر دوای ئەوە 150,000 دینار بەشی چیەکات خۆی نەخۆشە مناڵەکەیشی شەر لە دەماغی هەیە و کرێکیشە و 150,000 بەوە بژێوی ژیانانی نەبێت. چۆن ژیانیان ئەچێتە ڕێو ئەم زەرە خەڵک یارمەتیانەدا هەمووی خەڵک یارمەتیانەدا خێرخواز یارمەتیانەدا و ئەوەیە حکوومەت لەم چاکسازەی کە باسیەکەات هیچی بۆ بە موچەی کەمەندامەوەکە 150کەیە سەریکا بە 6 سەرینێکە ئەو چەندێکە تازە مانگی نوێیان وەرگردووە موچەکەیان. من كل معاش وەرگرم ئەبێ بێم بە دەرسی دەرما بۆ خۆم بۆ عیلاج باشە موچەکە دەچێت بۆ دەرمان دەرسی و دەرمان هەموو مانگم نەک بڵێ ڕۆژێک دوو ڕۆژ ئێمە معدل هەر نەکەن من هەموو کەمەندامێک خاستنەوەی لەسەر ئاربانەیە هەموو مانگە بێ معدل خەستەخانەی دوکتەرە پارەمان معاشمان بۆ ئەوانەیە. باش حکوومەت لە چاکسازیەکانە هیچ حساب بۆ کەمەندامانەکە ناوەڵە کام چاکسازێک بۆ بکات ئەوە تاڵە معاشەکەتە بڕێت باشە 100,000 مایەتە 100,000کە ئەبڕێت. کاکسامان سڵاوت لێبێ بزانم هەڵگوزەرانی کەمەندامان لە ئێستەیە چۆن. بەڵام من سپاسەوەستە کە هاتی ئەو نامێ سێریەوەمە کرد ئەمە حاڵگوزەرانی کەمەندامە ئەمە یەکێکە لەو ماڵانەی کە دوو کەمەندامی تێ سەری ئەڵنووسیەتی چی سڵاو کاکسامان ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی دڕاوتان بۆ هات بەتانێلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عەرزدانیش ئەوە نامەکەی دیارەکە بۆی ناردوم کۆنە بێت پیسیش بێت هەر ئەمەوێت پیسیش بێت ئەمە ماڵەکە دوو کەمەندامیتیە ئەوەی چەک لە نامەکان. وڵی هیچ باش نییە ئێمە لە 2011ەوە یاسایەکی کە
کەمەندامان خستە پەرلەمانەوە هەتا ئێستا هیچ بڕیارێک بوو هیچ قەرارێک بۆ یاسا نەکراوەکە بۆ کەمەندامان چونکە لە وڵاتانی دەرەوە شت بە یاساکەن شت بە قانونەکەن بەڵام لە وڵاتەکە ئێمە هیچ شتێک نەقانونی تیان نەیاسایتە بە تایبەتی کەمەندام هەر پەراوێز خراوە لە ناومێت بووە لە هەموو ژیانێکی خۆی یعنی ئێستا ئێمە وامان کردو لەم ڕێکخراوە لەبەرەوەی چیتری تر کەمەندامونە ناومێت نەبێ بتوانێت لەسەر پێی خۆی بووە سێ هەساوین دەورە خەیاتیمان کردوتۆ لێرە لەبەرەوەی بتوانین ئەو کەمەندامانەی کە موچەکانیان کەمە بۆ زۆربیان بڕراوە بۆ نمونە ئەوانەی کە 100,000 تەقاوتی باوکیانەیە ئێستا حکومت هاتووە لە نابێ کەمەندام دوو موچەی هەبێ موچەیەکیان ئەبڕن یعنی ناومێدیانەکەن لە ژیان وڵای ئێمە وەک ئستافی ڕێکخراوەکەمان تاسە لەگەڵ کەمەندامانە هیچ هاوکاریەکمان نەکراوەتە وەکو ڕێکخراو بە غێری معاشەی خۆمان ئەسڵ لەم کاتەدا هیچ هاوکاریەک نییە غێری ئەم 150,000 کە ئەدرێ یا 100,000 ئەوش حکومت بەتەمای بیبڕێت هەڵبەتە کەمەندامان لەم هەرێمەدا بارە زروفیان بەڕاستی ناخۆشە هەم لە ڕووی دارایی و هەم لە ڕووی گونجانی شوێنەکان بۆیان بەڕاستی کەمەندام لە هەموو بارێکەوە تەنگی پێ هەڵچنراوە بەش بە حاڵی خۆمان دەتوانین بڵێن کەمەندامان خراپترین چین و توێژی ئەم کۆمەڵگەیان ئێستاشکەوە و باسی چاکسازیە کرێمە وەکو کەمەندامان بەڕاستی زۆر ترسمان هەیە لەوەی کە ئەم چاکسازیە بەرەوکی کەمەندامان بگرێتەوانێ و موچەکانیان ببڕێت چکە چاکسازەکەی پێشترمان بینی کە قوتی کەمەندامان بڕا قوتی شەل دەماغ بڕا شیلی شەل دەماغ بڕا ئێمەندامانی زۆر فەقیرە زۆر تاما من براترمە مەوە دینارێکی بین هاتوو بۆ لای من قەدەشەکە قەرزی لە تۆ کرد بەڵێ من لە بازار ئیشەکەم عەرەبان ئیشەکەم دەخوام بەشان بۆ باری ناش بۆ باری گوزەرانەیشەوە بۆم حاڵی خۆتەوە ئیشەکەی لە بازار 2 سال ئیشەکەم ژە و دۆژی ئیشەکەم شەو و ڕۆژ ئیشەکە بۆ یەک کرێچم ناتوانم ئەو ماچەوەرەکرم بەشم ناگە بەشی کرێخانم ناگە کەمەندام زۆر مستاقە بەڵام لە سا هەشتای زۆر مستاقە سەو معاشێکە وەرەگرە 150,000 بەشی هیچی ناکە بەشی 4-5 ڕۆژی بازاڕی ناکە تان لایە کە وەزی کەمەندام زۆر خراپێ لە ئێستا هەیەتی بەڵێ ئارەوەڵا هەیە لە سا لە ئاربانەیە بڵین هیچ توانە ئیشی کاری شوای نییە بڵین هیچ بژێوێکی هیچی نییە نەبەخوا ناوەڵا لەسا هەیە وەکو بڵین جەناب مۆزەفم وازم باشە بەڵام بەشم ناکە بەخوا ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی دڕاوتان بۆ هات بەتانیلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عەرزدانیش وڵاتە کەرتی تایبەت و کۆمەڵێ دەوڵەمەند و بازرگانی سلێمانی ماڵیا داوای هاوکاری ما وەکو خێرخوازە شەرمە بۆ حکومت کە دەست بە 3300 مەرکەبیا بە کەمەندامێ تازە مانگی نوێیان وەرگردووە موچەکەیان كل معاشە وەرگرم ئەبێ بێن بە دەرسی دەرما بۆ خۆم بۆ عیلاج نەوتمان نییە لە ماڵمان بەرمیلەکەمان بەتاڵە و داوا لە حکوومەتەکەی هاوکاریمان بکات شەرمە حکومت کە بچێت دەست بقاتە موچەی کەمەندام و چاکسازی بکات لە موچەی کەمەندامە ترسمان هەیە لەوەی کە ئەم چاکسازیە بەرەوکی کەمەندامان بگرێتەوانێ و موچەکانیان ببڕێت سەرۆکێکمانی نەجێ نەدەمی نە چاوی نە هێزی لەم شارەیە ڕۆژی 500,000 بەرمیل نەوت هەنارداکرێت ئەوە هیانەڵی 5 لتر نەوتم بەنە هیانەڵە 10 لتر نەوتم بەنە باشە هەیە سێ کەمەندامە نووسیومە نتوانیان نەبوو نەوتیان بکەن ئەڵێ شەو تا بەیانی ئیتر ئەوەدا ئەوە نووسیوە ئەوە سێ کەمەندامی هەیە لە سەرێک هەرسێکیان شەلەنن ئەڵێ بە بەتانی خۆمان گەرمەکەینەوە کەمەندامانی ترەوە خۆ ئەمە بەس لای من ئەمەنە خەڵک خۆی نووسنگەی 150 کەس دەبێت بۆ نەوت تۆ لە چی ئەیانیت حکوومەت باسی چاکسازیەکە لەم چاکسازیانە تا چەند حساب بۆ کەمەندام کراوە ئێستا ئێمە زۆر ترسمان هەیە لەم چاکسازیە ترسمان لەوە هەیە ئەم چاکسازیە وەکو چاکسازیەکەی ساڵی 2014 و 2015 ببێتە نەکبەتی بۆ کەمەندامان چۆن بە ناوی چاکسازی و قەیرانی دارایی و موچەی کەمەندامیان لە 100,000 کرد بە 6,000 لە 150,000 کرد بە 90,000 ئەترسین ئەم چاکسازیەش کەمەندام ئەوانەی کە 100,000یانەیە بیکەنە دوو موچە ئەو 100,000ش بە ڕەنکە هیوایشان پێ هەیە ئێستا کەمەندامێک کە
ئەوە حاڵ و گوزەرانی بێ بۆ بژێویەکەی خۆی چیەکە پەنا بۆ چییە بە چیە توانێ بکەن پەنا بۆ چی بەرێ وڵا پەنا بۆ هەر بۆ خوا بەرێنی خۆ بەنا بۆ ئەمانە بەری هیچ گوێ لێ ناگرێت تا ئەوارێ هاواریان بۆ بکەین چونەتە لایەن داوابانی قسەتان لەگەڵ کردوون شوونەم و برادرانەوە کاکسامان ڕۆژانە نی هاوار نەکا بۆ ژیانی کەمەندامان کە لەسەر دێواری مەرگە بەڵام هیچ کێشەیەکەمە ژیانی مەرگ نیە وازان هەر خۆش دروستیشی نەکردو ئێستا حکوومەت باسی یاسای چاکسازیەکە تا چەند حساب بۆ کەمەندام کراوە ئایا ئەم چاکسازی کە باسەکرێت لە موچەی کەمەندامەوە دەست پێکە چاکسازی یاخود لە موچەی 8 میلیۆنی و 6 میلیۆنی بەدەست پێ ئەمە بەعکسەوە لە چینە فەقیرەکەەوە دەست پێکرد ئەو کە بینیتان موچەی کەمەندامان لە 150,000 کرا بە 6,000 بۆ 100,000 تا چەند لە چاکسازیەکانی حکوومەتەوە کو باسەکری حسابات هێم بۆ کەمەندام کرد و هاوکاری کەمەندامیان خوا ئەوەی تۆ گوتووە هیچیان بۆ ناگرێوە ڕاستیوە هیچ ئەمە چەند جاری ئێمەیانداتە نیژنەوە یان چەند کەڕە ئێمەیاندا لە لیژنە ئێمان هاوردەوە هەمدا خوا 4 کەڕە زیاتر ئێمان هاوردە ئێمان هاوردە ئێمان بێت هیچیان بۆ نەکردی چەندێکە موچەکانتان دەستکاری کراوە بردراوە وەڵای بۆ خۆم 2 کەڕە دەستکاری موچەی میان کرد کەمەندامان باز لەوەکەن کە ترسێکی زۆریان هەیە کە ئەو یاسا چاکسازیانی کە حکوومەت باسیەکە جارێکی تر دەست بۆ قوت و موچە ئێمە ببرێتەوە چونکە لە کاتی دروستبوونی قەیرانی دارایی بەشێکی زۆریان موچەکانیان بردرا ئێستا ئەترسنەوە دیسان یاسای چاکسازی بەسەر ئەمانە بسەپێن و موچەکانی ئەمان جارێکی تر دەستکاری بکەنەوە و کێشە بۆ بژێوی قوتی ژیانیان دروست بێ ئێمە بەردەوامە بین وەڵامەچینی لای ئەم ناوبڕە و گەڕێنە وڵاتان ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی ڕاوتان بۆ هات بەتانیێلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عەرزدانیش وڵا دەکەرتی تایبەت و کۆمەڵێ دەوڵەمەند و بازرگانی سلێمانی ماڵیاداوا بە هاوکاریمان وەکو خێرخوازە شەرمە بۆ حکوومەت کە دەست بە بە 3300 مەرکەبیە بە کەمەندامێ تازە مانگی نوێیان وەرگردووە موچەکەیان كل معاشي وەرگرم ئەبێ بێن بە دەرس و دەرمان بۆ خۆم بۆ عیلات نەوتمان نییە لە ماڵمان بەرمیلەکەمان بەتاڵە و داوا لە حکوومەتەکەی هاوکاریمان بکات شەرمە حکوومەت کە بچێ دەست بقاتە موچەی کەمەندامەوە چاکسازی بکات لە موچەی کەمەندامە ترسمان هەیە لەوەی کە ئەم چاکسازیە بەرەوکی کەمەندامان بگرێتەوانێ و موچەکانیان ببڕێت سەرۆکێکمانی نەجێ نەدەمی نە جاوی نە فێهەجی لە دوای ناوبڕەکەەوە ئەگەڕێنەوە لاچار ئەپرسین لە کەمەندامان بزانین حاڵ و گوزەرانیان لە وەرزی زستانە چۆنە ئایا ئەو یاسایانەی کە حکوومەت باسی چاکسازیەکە و دەریەکات تا چەند حساب بۆ کەمەندامان کراوە و ئەمان تا چەند ترسیان هەیە لەوەی دە جارێکی تر دەست بۆ قوت و موچەیما ببرێتەوە دەپرسین بۆ وەرزی زستان و سەرما و سۆڵە کەمەندامان ئەبێ چی بکەن و پەنا بۆ کێ بەرن تاوەکو نەوتیان بۆ دابینکە وڵی مەگەر خێرخواست بێنێتی ئەویش عینی بۆ لای کاکسامان دا بەشەکە دەسەر ئەوانەیەکەوە ژێوی ژیانیان باش نییە و تەوزیعەکە دەسەریان بڕەکە ئەوەندە بێ بەشی هەموو وڵا بەش ئەوە ناکات زۆری هێوە لە کەیەکەوە هەموویە سەردانی کاکسامانەکە بۆ نەبوو زۆر خەڵک هەژار هەیە کەم ئەندامن هەمووی ئیشیان نییە ئەوەیە من مانجی 100,000 هەیە ئەم بە تۆ بزانم چی لەکەیت تۆ 100,000ەکە بێ بە کارەبا بێ بە مۆلیدا بێ بە ئاو بێ بە نەوت بێ بە زەخیرە ئەی خواردن ئەیمەشی دەرمانەکە لەوەجێ دەرمانەکە هەر نایکا براکەی من بە قوڕانستانە خۆشم ناتوانم بچمە دکتۆر بۆ نەبوونیە ئەی پێشتم بە دکتۆر ئێستا من بۆ وەرزی زستان کەمەندامان چیەکە کاکە پێشتی بنەوتە کە نەوتە نایاتێ لەکوێ بێنم من بەرمینی بە 130,000 بۆ مەکڕێن ناوەڵە من لەکوێ بێم 130,000 بۆ معاشەکەم 100,000 من کەمەندامێکم 130,000 بەچی بم ئەگە کرێکی بیچەکەیت لای ئەمان چاکسازی لە کەمەندامی داماوەکرێ لە بێوەژ نەکرێ لە پیر و پەکەوتە ئەکرێ لە هەژارەکرێ لەو کەسانە ئەگرێکە لە وڵاتان قەدر و حورمەتیانێ بەڵام چونکە لە وڵاتی ئێمە کەمەندام قەدر و حورمەتی نییە لای ئەمان کەمەندام خەڵکانێکی بێڕێزە کەمەندام خەڵکانێکی بێشکۆیە کەمەندام خەڵکانێکی شەڕکەر نییە بۆیان کەمەندام خەڵکانێکی دز نییە کەمەندام خەڵکانێکی ئەنفالچی و هەڵبجەچی نییە ئەمانە لای ئەمان بێڕێزە بەڕاستی ئەژینا مەحقولە تۆ لە
لە وڵاتێکا ڕۆژانە 500,000 نازانم 3 ملیۆنە 500,000 بەرمیل ڕۆژانە نەود هەناردە بکە کە مندامەکە محتاج بێ بە 5 بەرمیل نەود بە 5 لیتر نەود هەتا ئێستا حکوومەتی هەرم نەیتوانێت یەک دەبە نەود بابەکە مندام بێ ئێستا پەنامان بردووە بۆ پەرلەمانتارێکی عێراق لە ڕێی عێراقەوە نەوت بێ بۆ کۆمەندامانی کوردستان دوێنێ 5 کورسیم بۆ هاتووە لە بازاری ئۆرزی بە قەرز 5 کورسیم بۆ هاتووە 4یان مناڵانە یەکیان ئی گەورەیە کورسی بە 85,000 بە قەرز هاتوۆتە ڕێکخراوەکەم کەی ئیشەڵا پارەیەک هاتە ڕێکخراوەکەم بیدەمەوە بخوا ئێستا 3 جا تەلەفۆنی کردووە کەمەندامان چیەکەن ئێستا وڵی چی بکەن ڕۆژانەی ئێمە خۆمان هاتوچێ ئەم ڕێکخراوە ئەەکەین لەسەر گیرفانی خۆمان کە نازام لەوانەیە بینی بێت ئێستا لە خوارەوە کە چەند قەرباڵخە ڕۆژانەیە هاوارەکەن ئەڵێن کاکسامان فریامان کەەوە بمان نووسە بۆ دەبەیەک نەوت یعنی بۆ دەبەیەک نەوت ئێمە هیچ دەسەڵاتێکمانی خۆ ئێمە حکومەتین ئێمەش چاوەڕێی دەستی خێرخوازەکانین هیوادارم عومەت چاوێکی بنینێ بەتابەتی بۆ گەنەندامە بەتابەتی ئەم لێخراوە ئەجاران لێخراوەیە وەرە حکومەت ئەرم ماڵی نیم بەمبینی ئێمە خاگەمە نەوتە خاک ئێدا ئەمە ئالێگینی نەودیجا ماکۆلە دەبێک نەوت بە 12 بەمبیرێک نەوت تەلەفۆن کرد بۆ برادەرێک ئەگوتی کاکاوانە بەشە 50,000 ماکۆلە لە تەرەوە ئەیێنێنین بۆ تەرەوە بە $50 بە $55 بەس بۆ خۆمان بەشە 50,000 بەشە 45 هیچ وشانێکنی شیانی گەنەندامان زۆر وێرانە لەم کاتێ وەرزیستان دەستی پێ کردووە وەرزیستانیش پێویستی بە نەوت و با بڵێن ماڵێکی گەرم هەیە بۆ هەموو کەسێک کە مندامان چیەکەن لە وەرزستان وڵی هەمویان زیاتر سەرەکەن بەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوەش بەجددی ئەوەی خێرخوازنەیەکە هیچی تر نییە بۆ ئەوەی بتوانین ڕێگایەک بۆ کەمەندامان بکەینەوە لێرە شایمە هاتوین ئەوە تا بەم شێوەیە خزمەت بە کەمەندامەکەین بەس ئەمانە خزمەتی ناگەێنێ ئەگەر بێت و حکوومەت دەستێک نەگرێ بە لایانی حکومی هیچ هاوکارێکی ڕێکخراوەکەتان ناکە تاکید بە لەوە کە هیچ پشت بە چیە بەستنیەوە پشت بە خەڵکی دەرەوە بەسین بە خێرخوازی دەرەوە بەستین هەرەوە. ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی ڕاوتان بۆ هات بەتانیێلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عرزدانیش وڵاتە کەرتی تایبەت و کۆمەڵێ دەوڵەمەند و بازرگانی سلێمانی ماڵیاداوا بە هاوکاری مە وەکو خێرخوازە شەرمە بۆ حکوومەت کە دەست با بۆ 3300 نەرکەبیا بە کەمەندامێ تازە مانگی نوێیان وەرگردووە موچەکەیان كل معاشي وەرگرم ئەبێ بێن بە دەرسی دەرما بۆ خۆم بۆ عیلاج نەوتمان نییە لە ماڵمان بەرمیلەکەمان بەتاڵەوە داوا لە حکوومەتەکەی هاوکاریمان بکات شەرمە حکومەت کە بچێ دەست بقاتە موچەی کەمەندامەوە چاکسازی بکات لە موچەی کەمەندامە ترسمان هەیە لەوەی کە ئەم چاکسازیە بەرەوکی کەمەندامان بگرێتەوانێ و موچەکانیان ببڕێت سەرۆکێکمان نییە نەجوێ نەدەمی نە چاوی نە هێزی ئایا چاکسازی بەڕاستی ئەگەر بکرێ ئەبێ لە موچەی ئەوانی کە 8 ملیۆن و 4 ملیۆن و با بڵێن 6 ملیۆن وەرەگری یاخود لە 100,000 و 150,000 کەمەندامەوە بێ دەست پێ موچەیەکی 100,000 کەمەندامە بڕی هیچ داهاتێ ناگەڕێتەوە بۆ حکوومەتە موچەی وەزیرەکان موچەی پلە باڵاکان ئەو موچە بندیوانانەی کە خۆیان باسییانەکەن و کە مەکتەب سیاسەکان و کەسەکانی دەسەی باڵا و ئەو کەسان شکە لە حکوومەتە باسیەکەن ئەوانە ببڕێ ڕقمێکی گەورە ئاگەڕێتەوە بۆ حکوومەت چاکسازی بە ڕقمی گەورە ئاکرێ ناکرێ ینی چاکساسی لەسەر قوتی کەمەندامێکەوە 100,000 نەبەشی دایبیەکە نەبەشی شیل دەماغگەیەکە نەبەرسی خوێندنیەکە بەشی هیچی ناکە ینی چی لەکەی ئەوە تا لە مۆزیزستانە خەڵک ڕۆژانە سەردانەکە ئەوە هەمووی ڕقم و ناو تەلەفۆن ئەوە لیست دروست کراوە بۆی کە داوای نەوتەکە وەرزیستانە ئێوە بۆ نەوتەکە چی ئەەکەن ینی ئەو ڕێژێکی زۆر ناوت بەدەستەوەی خەڵک داوا لەوە کاکەمەندا من داوای نەوتانیەکە چی ئەەکەن کەمەندامە لە زستان ئەوە تەنها ئەو ڕژەیە کە کۆمپیوتەریمان نەکردو حازرمان نەکردووە ئەگینا زۆر لیستمان لایە کە حازرمان کردووە و نازانین بێین بکێ تازە ناویان نووسیوە ئیتریش ناویان نووسیوە ئەمە ئەمڕۆ بەس ئەمڕۆ نایان نووسیوە نازانین بێین بەکێ حکوومەتێک ئاور لە کەمەندام ناداتەوانێت ئێمە نازانین ئەو لیستانە بین بکێ بڵێن کێ بەهانەی کەمەندامان تکایە نەوتیان بۆ دابین کرد
ئەنی کەمە واللهی باللهی کەس ساتۆ تێرە وتێ تا ئێستا زۆپا ماڵ نەکردووە کاکە گیان ئێمە پێویستمان بە هاوکاریە ئێمەش من خۆم نەخۆشم و پێویستمە دکتۆرە و ئاادەیە و نەوتمان نییە لە ماڵمان بەرمیلەکەمان بەتاڵە و داوا لە حکوومەتەکەی هاوکاریمان بکە حکوومەت کە باڵێ حکوومەتی تازە دروست بوو باسی یاسای چاکسازی کرد کە چاکسازی ئەکات بە تایبەتی لە موچەی فەرمانبەراندا لە موچەی خاننشینە ئایا تا چەند حساب بۆ کەمەندامان کراوە لە یاسای چاکسازی وەڵای حسابیان بۆ نەکردوین ها درۆوەکەن ئەڵێ بۆتانەکەین و درۆوەکەن لەگای هەڵبژاردنەکان واتمان پێ دوایەوە ئەڵە درێ ئێستا ئەو وەرزی زستانە بەڵێ کەمەندامان چی ئەەکەن بە وەرزیست وەڵی بخۆم بەخوانم بەدەم زستان و دانیشتنە بە دکە داوا نەوتمان ئێستا بۆ نەوت چی ئەەکەنەوە وەڵی دا لە خێر خوازانەکەین بمان دابین بکە سەر ئاستی هەموو جیانە کەمترین موچەمان هەیە ئەمە نەک لە سەر ئاستی هەرێمە بۆچی گوێ لە داواکاریەوە ناگرن بۆچی حکوومەت دیانیلاتان لێ ناکاتەوە بەجددی وڵی منوەکو چەند جارێکی ترش ئاماژەم پێوە ئێمە کۆمەڵشمان بەدەستەوە نیە تا حکوومەت گوێمان لێ بگرێت و ناوەندی خوێندنمان بەدەستەوە نییە و بنکەی تەندروستی و ئەمانەمان بەدەستەوە نییە و فڕۆکە خانە بەدەست ئێمە نیە ڕایگرین و ئەم شتانە لای ئێمە نییە بۆیە حکوومەت گوێ لە ئێمە ناگرێت بە قەرز کورسی هاتۆ دەڕێکراوەکەم من کەمەندامێکێتە ئەم ڕێکخراوە هەردوو قاچی نییە شەلە لە بە باوەشیش خۆی ناگرێت چۆن بە چ زمانە پێ بڵم وەڵام من کورسی منێ بێ بدەێتەوە بەڕاستی نازانم تۆ چی لەمانە ئەەکەی ئەمەە وەزعێکی خراپمانێ وتمان قەیران تەواو بوو کەمەندامان وەزعیان باش و وەزعیان خراپتر بوو ئێستا ترسی ئەومان هەیە لەم چاکسازیە هەرچەند وەزارەتی کار ڕاگانێکی بڵاو کردوێتەوە بەڵام ترسمانێ 7,000 کەس موچەکەی ببڕێ بەڕاستی هەتا لەم ڕۆژانەشا لە بەرنمێکە پەرلەمانتار سۆران عومەر ئاماژەی پیاڵێ بەڵێ ئەبڕێت 7,000 کەمەندام بە بیانووی دوو موچەکەی ئەبڕێ ئەمە کەی ئەخلاقی حکومڕانی ئەمە کەی چاکسازیە بەڕاستی تاکەی کەمەندام لە وەزای من هیچ ناڵم بەڵام ئەو کەمەندامەکانن بڕۆن خەڵکیی زۆر هاتۆ بۆ نەوت خەڵکیی زۆر هاتۆ بۆ هاوکاری خەڵکیی زۆر هاتۆ بۆ کورسی کەمەندامی لیان بپرسن بۆ ڕوتان لێرە کردووە و دوای ئەوە منیش وەکو سامان هەموو برادەران شایدم من لە پشتی کورسی مێزێکی ڕق و تەقەوم هیچ نییە بێن بەو کەمەندامانە کورسی ئەهێنم بە قەرز واللهی دایبی ئەهێنم بە قەرز تەکلیفم لە مەطعم کردو وتومە تۆزئی مەطعمەکەت باشە هەوڵ بە ڕۆژانە 2 دەستە دەبێت دایبی بکڕە بۆ 2 مناڵیشە لە دەما وتێتی بەسەر چاو ئێمە ئاوا شتەکان پیاکەین بۆ کەمەندامان بەڵام ئەمە حل نییە ئومێ دەکەین بتوانین کۆمەڵی خەڵکی کەسایەتی و خێرخوازوانە دەستی هاوکاری بۆ کەمەندامان دەشێت وڵایی ئەبێ خێرەمەند و لەوانە هاوڵاتیان کە تۆ لە معاشیان یان شتێکیان توانان هەیە یارمەتیە بەینا وەکو حکوومەت هیچ شتێکیان خزمەتێکیان بەکەمەدام نەکردووە وەکو نەوت بە هاوکاری زستان بێت بە هیچ شێوازێک هیچ نمونەیەکت لایە ینی خەڵکی فەقیری کەمەندا بێ و پێویستی بە هاوکاری بێست بەڵێ بەتەشید نەفرێکمان هەیە ڕۆژانە دێت خەڵکمان دێت بۆ لامان کە نەوتی نییە خواردنی نییە یان هەیە شەڵ دەماقە دووسەیەکی لێ لە ماڵەوە کەوتووە هیچ توانایکی نییە هاوکاریکە بەرداوامی خزمەت بەتەشید دەبێت خزمەت کرێن و چاودێریشیان هەبێ کەواتە حکوومەت بۆچی پەنا بۆ کەمەندامێ لە کاتێکا موچەکەی ئەوەندە نییە تۆ بڵێ زەختیش لەسەر حکوومەت دروست وەڵا لەوانەیە ئەو چیمیا بارانی کردی کوردستان و هەڵە بژێ وێران کرد لێ بۆچی بەس بەکەی بۆ کەمەندامان هیچ ئاگامان لەوە نیە بڵێن دەسەڵاتن ئێستا چ کەسی هاوکاریتانەکە ئەو لاین حکومی هەرچەند هاوارەکەن هیچ هاوکاریەکتان ناکات وڵاگە کەرتی تایبەت و کۆمەڵێ دەوڵەمەند و بازرگانی سلێمانی ماڵیان داوابێ هاوکاریمان وەکو خێرخوازێک کابێ کابرا شتێکەکە بۆ خێرخوازیەکە هیچ ژیانێک نییە لەم کوردستانە و لە وڵاتی ئێمە بۆ کەمەندە یاسای چاکسازی کە باس کرا حکومەت تا چەند گرنگی بە کەمەنداماندا و تا چەند حسابی بۆ کەمەندام کرد تا ئێستا هیچ بەو یاسای کە لە 2011ەوە لە پەرلەمانی عێراق تا کوردستان هیچ شتێک بەو یاسا نەکراوە بۆ کەمەندام دوای قەیرانی دارایی موچەکانی ئەوە بردراوە بەڵێ زۆربەی بڕراوە دیسان دراونەتەوە بە لوجنە دوای ئەوە کە دراونەتەوە بە لوجنە ئێسەیش زۆربەیان هەر بڕراو نازام چەند هزار کەسە هەر بڕراون موچەکانیان یعنی کەمەندام کە قەناعەتی هەیە بە 150,000ەکە شەرمە حکوومەت کە بچێت دەست بخاتە موچەی کەمەندامەوە چاکسازی بکات لە موچەی کەمەندامە یعنی ئەم وڵاتی ئێمە بە 100,000 کەمەندام باشە بێت عەزیزان ئەوەی کە بینیتان ڕای ئەو کەسانە بوو کە لێ ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کوردستان ئێمە لێرە بووین بە چاوی خۆمانی بینیمان کە خەڵکێکی زۆر دێ کەمەندامە سەردانی ئێرەکە داوای هاوکاریان لێ کە ئەمەی کە بینن ژمارەیەکی زۆر لەو وەرەخانەی کە هاتوون ناوی خۆیان لەگەڵ ژمارە تەلەفۆنیان نووسیوە پێویستیان بەشتە لەبەرەوە لێرەوە داواکاری ئەوانە گەیەنم ئەگەر کەسێک
تر شخصە کۆمپانیایە هەر شوێنێکی لایەنێکی پەیوەندیدارە ئەگەر فەرشی تازە بێ یان کۆنە بێ ئەگەر خواردن بێ ئەگەر نەوت بێ کە ئێستا بۆ زستانە و خەڵکێکی زۆریان پێویستیان بە نەوتە تکایە بگەێنە ڕێکخراوەکان لەبەر ئەوەی ناوێکی زۆر نووسراوە داوای ئەوەکەن بۆ وەرزی زستان کەمێک نەوتیانە بێت تا خۆیان پێگەن بکەنەوە لەبەرەوە هەر شتێک ئەگەر لە ماڵەوە هەتانە ئەزانی زۆر بەکاری نایێنن یان شتێکە کەمێکیش بەکاری تێناوە ناتەوێ بیگەن دەستی ئەمان ئەخەنە شوێنی پێویست و ڕەنگە سوودێک بە چواردەوری خۆیان بگەین پامیان جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ